لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 276 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. هذا بيان للناس وهدى وموعظة للمتقين. بەڵێ بەڕێزان لە پێشەوە خوای گەورە فەرمی قد خلت من قبلكم سنن فسيروا في الأرض فانظروا كيف كان عاقبة المكذبين. لە پێشان گوت چەندین ئومەت ڕۆیشتن سونەتەکانی خۆیان لەسەر جێبەجێ بوو دەی بڕۆن تەماشای ئاسار و شوێنواریان بکەن بزان داخوا عاقبەتی کەسانێکی مکەذب کوو بووە. ئەو جا دەفەرمی هذا بەیان للناس. بەڕاستی ئەوە بەیانە لە بۆ خەڵکی. هذا زانیان دەفەرمون ئەو ئاەتانە و یاخود بەگشتی قورئانی پیرۆز بەیان للناس. ئەوە بەیانە ڕوونکردنەوەی لە بۆ هەموو خەڵکی بە موسڵمان و بە کافرەوە. وهدى وموعظة للمتقين. بەڵام ئەوەی کەوا پند و ئامۆژگاری لێوەردەگری بەڕاستی کەسانێکی متقیە. کەواتە قورئانی پیرۆز بەیان و ڕوونکردنەوەی لە بۆ هەموو خەڵکی بەگشتی بە موسڵمان بە کافرەوە بەڵام لە حەقی متقیەکانە ئەوانن لە بۆیان دەبیتە هیدایەت و مەوعیظە. هیدایەت بە مانای ئەوەی کەوا ڕێنمونیە لە بۆ کارە چاکەکان و مەوعیظەیە واتە ئامۆژگاریەکی وای تێدایە کەوا ڕێیان لێدەگری لە ئەنجامداری کارە خراپەکان. هیدایەتە ڕێنمونیان دەکات لە بۆ کارە چاکەکان و هەروەها مەوعیظەیە ڕێگریان لێ دەکات ئامۆژگاریەکی وایان دەکات کەوا ترساندنی تێدایە لەوەی کەوا بابن کارە خراپەکان ئەنجام نەدەن کەواتە دەیانجێڕیتەوە لە کارە خراپەکان. کەواتە لە حەقی متقیان دەبێتە هودا و مەوعیظە. ئەوانەی کەوا سوودی لێوەردەگرن متقین بەڵام بەیانیشە لە بۆ هەموو خەڵکی بەڵام ئەوەی کەوە نەیەوێ ئیسفادەی لێ بکە بە تەئکید ئیسفادەی لێ ناکاتن. هذا بيان للناس وهدى وموعظة. هەندێک لە مفەسرین دەڵێن هودایە واتە دەلالەیە ڕێنمونیە، مەوعیظە واتە سلووکە واتە دەبی تەمایی ئەوەی کەوا ئیلتیزامی پێ بکە کەواتە کەسانێکی متقی ڕێنمونی لێوەردەگرن والتزامشي بيو دكن والله أعلم. ولا تهنوا ولا تحزنوا وأنتم الأعلون إن كنتم مؤمنين. ذا خواهي قول دفرمي بقشتي لبو إيمان داران بتايبتيش لبو أو إيمان داراني لخزمت بيغمبر صلى الله عليه وسلم لغزوي أحد كحفتا صحابان لشهيد بو بيغمبر صلى الله عليه وسلم تدابرين دار بو. ولا تهنوا واتا بێتاقەت مەبن، لاواز مەبن. با بڵێن وەکو لە هەندێک ولا تەجبەنوا واتە جوبن و خەوەڕ و خەوف و ترسان نەتانگری بێتاقەت مەبن. ولا تەحزەنوا و هەروەها خەفەت مەخۆن وأنتم الأعلون هەر ئەنگۆ بەرزترن بە شەرتێک ئەگەر ئەنگۆ ئیماندار بن. لێرەدا ولا تەهینوا ولا تەحزەنوا زانیان دەفرن ولا تەهینوا لە بۆ ڕوبەڕووبوونەوە لە بۆ داهاتوو ولا تەحزەنوا لە بۆ ڕابردوو. ئینسانش لە بینی ئەو دوو شتەیە یانەوەتە لە بۆ داهاتوو هەندە بێتاقەت دەبی قەدەمی دەستچێ ناتوانانی خوتووە بەهاوێ یانەوەتە خەفەت هەندە لە ڕابردوو دەخوا هەتا بە خەفەت خۆی دەکوژی. خوای گەورە دەفەرمی نە ئەوە بکەن نە ئەوەش بکەن. بەڵێ غەزوەی ئوحود شکست بوو بەو ئیعتیبارەی کەوا حفتا صحابە شەهید بوو و پێغەمبەر صلی الله علیه وسلم بریندار بوو بەڵام سەرکەوتنێکی گەورەش بوو بۆی کوا چەندین دەرس و عیبرەتی لێوەردەگرێت هەتا ڕۆژە قیامەتێ. ئیتر هەر موسیبەتێک کە بەسەر ئینسان دادێ دەستەوسان دابنیشی هەر خەفەت بخوا و بێتاقەت بی لە بۆ داهاتووی خەفەت لە داهاتووی بخوا ناتوانی هیچ بکە. خوای گەورە ئەوەی لە موسڵمان نابێ کەوا ئینسانشی سلبی بی نا ئینسانێکی دەوێ خوای گەورە سوبحانەهو تەعالا عامیل بی لە بۆ بەهەشت کار بکات لە بۆ بەهەشت
کار بکە لە بۆ بەهاش خەفەتی ڕابردوو هەندە تەسیری لێ نەکاتن کەوا هێز و قووەتی تێدا نەهێلی لە بۆی شەقا و بەهاوی لە بۆ داهاتوو نە ئەوەی کە ڕوویدا ئینسان پەندی لێ وەردەگری ئەگەر گوناه و تاوانە تەوبە و ئیستیغفاری لێ دەکا و ڕەجاشی وایە خوای گەورە قبولی بکە ئەگەر هەر قەدەرێکی خوای گەورەیە بەسەری هاتێ تەسلیمی قەدەری خوای بۆ و دەشزانی الخير فيما اختاره الله خير لو دا أخوة اختياري كده سبحانه وتعالى ولا داهاتوشي بيتعقد نابي بلكو توكلي لسر خوايا وأسبابي أو كخواي جور فرماني بيكرديا وري دقري أو إلا تواناي داهي أو بري توكليش لسر خوايا الرقا دقري تبرو خوي تسليم خواي جور دكا أقر واي كرد لوهنو لحزن درتسو هر أنقون خواي جور أنتم الأعلون ئەگەر چی شکستیشتان بەسەر هات ئەگەر چی حەفتا سەحابە شەهید بووە ئەگەر چی پێغەمبەر صلی الله علیه و سلم بریندار بوو بەڵام هەر ئەنتم الأعلون ئەنگۆ بەرزترن ئین كنتم مؤمنین بەڵام ئەگەر ئیماندارن کەواتە شەرتی ئەعلایەکەی خوای گەورە دادنێ وەکو وتمان تەعاملی خوا لەگەڵ بەندەکانی بە شەرت و بە سونەن و بە قەوانینە خوای گەورە سبحانه وتعالى بەو شێوە تەعامل لەگەڵ بەندەکانی دەکا نافرم إن كنتم مسلمين كإسلام وإيمان فرقه هي إسلام واتە بظاهر شتەکانتان لێ دێتە جێ بەڵام ئیماندار ئەوەیە لە دڵ و دەروونەوە ئیماندار و ئەوجە مسلمانیشە ئەوجە مسلم ئەگەر ئەنگۆ ئیمانداری ڕاستەقینە بن هەر ئەنگۆ بەرزترن لەوان ئەگەر چی مصیبەتیشتان بەسەر هاتیە وەکو لە سورة النساء دەفەرمێ إن تكونوا تألمون فإنهم يألمون كما تألمون وترجون من الله ما لا يرجون وەکو لە ئاەتی دواترش ئەو حقەتەی باز دەکا ئەگەر ئەنگۆ تووشی ئێش و ئازار بێن ئەوانیش تووشی ئێش و ئازار هاتینە بەڵام فەرقی بینی ئەنگۆ ئەوەیە ئەنگۆ لەسەر ئێش و ئازار ڕەجاتن وایە خوا پاداشتان بدات ئەوان ئەوەشیان لێ قوڕیان بەسەری دنیا و قیامەتیان چووە کەواتە بەڕاستی خوای گەورە ئەوەی لە ئێمە دەوێت ئەگەر ئیمانداری ڕاستەقینە بین هەر ئێمە بەرزترین یان لەو کاتەی کەوا ظاهرەن خەسارەتیشت بەدەستینایە ظاهرەن خەڵکت لێ کوژرایە ظاهرەن زەرەرت پێگەشت بەڵام هەر ئەتوو بەرزتری بەو عەقیدەی کە هەیتت هەر ئەتوو بەرزتری بە شەرتێک ئەتوو ئیماندار بی کاتە مسلمان زەلیل نابی ئەگەر ئیمانداری ڕاستەقین قەت زەلیل نابی ئەگەر بشکوژرێ هەر زەلیل هەر بە عیززەتەوە دەکوژرێ ئەگەر مصیبەتیشی بەسەر بێ هەر بە عیززەتەوە مصیبەتی بەسەر هاتیە وأنتم الأعلون بەڵام بە شەرتێک إن كنتم مؤمن ئەگەر ئیمانداری ڕاستەقینە من هەر ئەنگۆ بەرزترن لەوان هەر ئەنگۆ عەقیدەتان بەرزترە بیر و باوەڕتان بەرزترە هەر ئەنگۆنە بو عقيدة توحيدة هر أنقول وان برستر وأنتم الأعلون إن كنتم مؤمنين كواتا أو زور جرينجا فعلا إنسان مسلمان با نفوتي لبين وهن لبين حزن بوي كوا حزن أو هذا يبقري لخفتي رابردو وايد بيتعقتي بكالب وداهاتوش نا أوبك أوش أو يرويدا إنا لله وإنا إليه راجعون وتوبة استغفار لقناه تقصير خود بك بعزم وجزم وتوكل صرخوابك أو أسباب بشرية بدستي بقرو توكل صرخوابك وبرو بيش إن يمسسكم قرح فقد مس القوم قرح مثله هذا فرمي أجر أنقول لوي بطاقة كواتوشي قرح هاتينا قرح واتا برينيك تان توش هاتيا مصيبة تان توش هاتيا ناخوشي تان توش هاتيا فقد مس القوم قرح مثله بهماشي أو مصيبة أو برينو أو ناخوشي بسر أوانش هاتيا بسر كافر كانش هاتيا أو جا وەکو زانان دەفەرمون ئەگەر لە ئوحود مسلمانان حەفتەیان لێ شەهید بوو بەڵام لە بەدر حەفتایان لە کافرەکان کوشت و حەفتاشیان بەدیل کرد حەفتاشیان بەدیل کرد وەکو لە جێگایەکە فەقەت ئەسەبتم مثلەیها ئەنگۆ دوو هەندیوان زەربەتان لەواندا کەواتە مسلمان و کافر هەر یەکە و تووشی مصیبەت دێ بەڵام نەتیجە و ئەنجامەکەیان زۆر لێک جیاوازە یعنی وەکو هەر لە غەزوەی ئوحود کاتێکەوە غەزوەکە کۆتایی پێدەی ئەبوو سوفیان کەوا قیادەی جەیشی مشریکینە ئەو کاتێشتا مسلمان نەبووە بە فەخر و شانازیەوە دەڵێتن بە مسلمانان و بە پێغەمبەر دەڵێتن صلی الله عليه وسلم دەڵێ ئەوە تۆڵەی خۆمان کردەوە ئەو ڕۆ بە ڕۆژی بەدر بەڵام پێیان ساسم دەفەرمی وەڵامیان بدەنەوە بۆی کەوا بڵێن ئێمە ڕاستە ئێمەش لێمان کوژرا ئەنگۆش لێتان کوژرا بەڵام وەکو یەک نین کوژراوەکانی ئێمە لە بەهەشتن کوژراوین گۆ لە جەهەنەمن ئەوجا ئەو داوا دەکاتن کەوا هوبەل و خوایە درۆینەکانیان بە گەورە بزان ئەعلو هوبەل
پێغەمبەر صلی الله فەرمی وەڵامیان بدەمێ الله ئەعلا وئەجەل، الله سبحانه وتعالى بەرزترە و گەورەترە و عەظیمترە لە هەموو پەرستراوە بە ناحەقەکان. ئیتر فەرقتان هەیە، ئەگەر ئەنگۆشت تووشی موسیبەت بن، خۆ ئەوانیش سەلامەت نین، ئەوانیش تووشی موسیبەت بووینە. وتلك الأيام نداولها بين الناس. خوا سبحانه وتعالى ئەو ڕۆژانە دەگۆڕیتۆ لە نێوان خەڵکی. نداولها واتە گۆڕینەوەیە، واتە خوای گەورە ڕۆژگار دەگۆڕیتۆ لە نێوان خەڵکی وەکو تاقیکردنەوە ئیبتیلایە. ڕۆژێک نەسرەت لە بۆنگۆیە، ڕۆژێک نەسرەت لە بۆ ئەوانە، ڕۆژێک نەسرەت لە بۆنگۆیە، ڕۆژێک نەسرەت لە بۆ ئەوانە. ڕۆژێک فلانە کەس دەوڵەمەندە، ڕۆژێک فەقیر دەبی، ڕۆژێک سیحەتی خۆشە، ڕۆژێک نەخۆش دەبی، ڕۆژێک زندیە، ڕۆژێک دەمری. وتلك الأيام نداولها بين الناس. لۆ وەکو زانان دەفەرمون دوام الحال من المحال، بەردەوامبوونی حاڵەتێک لەسەر ئەو وەزعیکەوە هەر هەبووە مەحاڵە، نەخێر. لە بۆ تاقیکردنەوە خوای گەورە سبحانه وتعالى ڕۆژگار دەگۆڕیتۆ لە نێوان خەڵکی. وتلك الأيام نداولها بين الناس. لۆ ئینسان پێویستە مەغرور نەبی بەوەی کەوا ڕۆژێک لە ڕۆژان دەسەڵاتی هەیە، مەغرور نەبی ڕۆژێک بۆی کەوا ماڵی هەیە، مەغرور نەبی بۆی کەوا ڕۆژێک لە ڕۆژان سیحەتی خۆشە. خوای گەورە دەیگۆڕیتۆ ئەو حاڵەتان لە نێوان خەڵکی. وتلك الأيام نداولها بين الناس وليعلم الله الذين آمنوا ويتخذ منكم شهداء. ئەو زەخوای گەورە حکمەتی باز دەکات بەرچی ئەو حاڵەتانە بەسەرتان دادێ، بەو شێوەی گۆڕانکاریتە بەسەردادێ. وليعلم الله الذين تاوەکو ئیمانداران بناسی، یعنی خوای گەورە نایان ناسی پێشی ئەوە، با دەیان ناسی. خوای گەورە لە علمی غەیبی خۆی هەمووان دەناسی کەوا چێ هەیان فعلا ئیماندارە و ئەوی دیکەیان ئیماندار ڕاستەقینە نییە. طبعا لە خلال ئەو تەجروبانە ئینسان بەدیار دەکەوی. خوای گەورە بەبێ ئەو تەجروبەش ئیمانداران هەمووی دەناسی، بەڵام تاوەکو علمی غەیبی خوای گەورە کەوا دەیزانی چێ ئیماندار ڕاستەقینە و ئەویت کە ڕاستەقینە نییە، ئەو علمە غەیبە خوای گەورە بە تەجروبە لە بۆیان بەدیار دەیەخی، لەسەر ئەوەشە خوای گەورە سزا و پاداش دەداتەوە. کەواتە ليعلم علم الوجود، لە پاش ئەوەی کەوا علمی غەیبی هەبوو تاوەکو بە وجودیش لەسەر عەردی واقع بێتە پێش، کەوا چێ ئیماندار ڕاستەقینە و چێ خۆڕاگرە و چێش فعلا تەنها ئیدعا بوو ئیمانی ڕاستەقینەی نەبوو. کەواتە خوای گەورە دەیناسی دەشیزانی، بەڵام تاوەکو بە تەجروبە بەدیار بکەوی لەسەر ئەو تەجروبەی کەوا مطابقە لەگەڵ علمی غەیبی خوای گەورە لەسەر ئەوەی خوای گەورە سزا و پاداش بداتەوە. ئیتر لە خلالی ئەو تەجروبە ناخۆشانەیە معدەنی چاک بەدیار دەکەوی، بە وەکو دەگوترێکەوە ئەو زێڕەیکەوە زێڕێکی ئەسلی و زێڕێکی پاکە لەسەر ئاگر دادەنرێت تاوەکو پۆخلەواتەکەی لێ بێتە خوار و زێڕێکی خاڵسی لێ دەربسی. کەواتە تاوەکو ئیمانداری ڕاستەقینە بناسرێ. وليعلم الله الذين آمنوا. ئەگەر بە بەردەوامی نەسرەت لە بۆ ئیمانداران بێ، هەرچی منافقە دێتە ڕێزی ئیمانداران، بەڵام بەو شکستانی کە بەسەر ئیمانداران دێ، ئیمانداری ڕاستەقینە منافق لێک جیا دەبنەوە. وليعلم الله الذين آمنوا ويتخذ منكم شهداء. وتاوەکو لە خلالی ئەو تەجروبە و ئەو ناخۆشیانێک کە بەسەرتان دێ، کەسانێک خوای گەورە لۆ خۆی وەکو شەهید بباتەوە. ويتخذ منكم شهداء. کەواتە غەزوەی ئوحود بوو بۆ سەبەبی ئەوەی کەوا حەفتا سەحابە پلەی شەهادەتیان بەدەستهێنا، حەفتا سەحابە پلەی شەهادەتیان بەدەستهێنا. کەواتە بە سەبەبی ئەو تەجروبەیە، بە سەبەبی ئەو وتلك الأيام نداولها بين الناس، بە سەبەبی ئەو حکمەتە و ئەو سنەتەی خوای گەورەیە، خوای گەورە کەسانێک بە شەهید قبول دەکا، کەسانێک بە شەهید لۆ لای خۆی دەباتەوە. ئەوە یەکە لە حکمەتەکان کەەوە ئەو فەزل و دەرەجەیە بەدەست چێ دەکەوی ئەگەر لە نەتیجەی شکستە چیوانەبی. ويتخذ منكم شهداء والله لا يحب الظالمين. وهروها الله کەسانێکی ظالمی خۆش ناوێ. ئەوجا وەکو زانان دەفەرمون ئەوانەی کەوا زوڵمیان لە نەفس خۆیان کرد بۆی کەوا وەکو لە بدایەتی باسکردنی ئاتەکانی غەزوەی ئوحود باسمان کردکەوە، عەبدوڵای کوڕی ئوبەی منافق سێیەکی جەیشەکەی پەشیمان کردەوە گەڕانەوە. ئەوانە زوڵمیان لە نەفس خۆیان کرد بۆی کەوا گەڕانەوە. خوای گەورە کەسانێکی ظالمی خۆش ناوێ. و هەروەها کاتێکەوە خوای گەورە ظاهرەن لە ئوحود دەسەڵاتی با بڵێن مشریکەکانی دا و ظاهرەن نەسرەتەکیان بەدەستینا بە کوشتنی حەفتا سەحابی، معنای ئەوە نییە خۆ ئەوانی خۆش دەوێ، ئەوانە ظالمن مشریکن، خوا قەت ئەوانی خۆش ناوێ، بەڵام سنەتی خوای گەورەیە سبحانه وتعالى تاوەکو تێمان بگەینی پێویستە دەست بە ئەسباب بگرن، خەلەل
ئەوەی دروست دەکا شکاندنی فەرمانی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوەی لێ بە پاش دەکەوی بەڵام خوای گەورە ئەوانشی هەر خۆش ناوێ ئەگەر چی ظاهرا نەسەتیان بەدەستهێنایە وهروها وليمحص الله الذين آمنوا ويمحق الكافرين وخواي گەورە سبحانه وتعالى ئەو ئەیام و ڕۆژگارەی دەگۆڕێتەوە لە نێوان خەڵکی تاوەکو وليمحص الله الذين آمنوا تەمحیز پاکردنەوە تەنقیە تاوەکو ئیمانداران بەو مصیبەتانە پاک ببنەوە چکە عادەتەن ئینسان لە کاتی مصیبەت پاک دەبیتەوە ئیمانێکی خاڵیسی دێتە پێش و یاخود وەکو زانان دەفەرموون وليمحص الذين آمنوا صەفی ئیمانداران پاک بیتەوە لە منافقەکان هەردووچ لە خۆ دەگری کەواتە لە خلالی ناخۆشی صەفی ئیمانداران پاک دەبێتەوە لە منافقەکان و لە ناو ناخۆشیشدا ئیمانداران هەرچی پۆخڵەواتیان هەیە لێیان دادەبەزی وەکو زێڕەکەی کە باسمان کرد ئیمانێکی نەقی دەمینێتەوە ويمحق الكافرين وهروها تاوەکو لە نەتیزەشدا ببی تەمایەی محقی کافرەکە محق واتە لە ناوچوونیان وە کوردەوار خوێندەی مەحف ببنەوە کەواتە تاوەکو لە ناو بچن کو لە ناو بچن ظاهر نەسرەتیان بەدەستینایە بەڵێ وەکو زانایان دەفەرمون لە نەتیجەی ئەوەی کەوا ظاهرە نەسرەتیان بەدەستینایە هەندەیت کە غڕور دەیانگری زیاتر وە دەکەن کەوا محاربەی ئیسلام کەن لە نەتیجەدا جامی غەزەبی خوای گەورە لێیان پڕ دەبێ بە یەکجار لە ناویان دەبا جامی خوای گەورە لێیان جامی غەزەبی خوای گەورە لێیان پڕ دەبی تاوەکو بە یەکجار لە ناویان بە إن الله لا يملي للظالم حتى إذا أخذه لم يفلت خوای گەورە جلەو شل دەکا لە بۆ کەسانکی ظالم تاوەکو هەندەی دیکە زۆرم بکەن تاوەکو مستحق بن بە عەزابی خوای کە گرتی بەری نادا خوا پەنامان بدە ئیترەوە هەندێکە لە حیکمەتەکانی ئەو شکستەی کەوا بەسەر مسلمانان دێ کە خوا سبحانه وتعالى دەفەرمێ وتلك الأيام نداولها بين الناس هەندێک لە حیکمەتەکانی ئەوەی کەوا لێرەدا باس کرد کە هەر هەمووی بە باڵێن هەر هەموو بە ئیسفادەی ئیسلام مسلمانان تەواو دەبی لەخوای گەورە دەپاڕێنەوە بەو شێوەیە لە کتابی خوای گەورە تێبگەین کە خوا مەبەستیتی سبحانه وتعالى و تاوەکو پێی بگەینە ڕەزامەندی خوای گەورە وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون